بەڕێزانم کاتتان باش. پرۆسەی فیدباک لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی سەرەتا داخڵی مۆڵپەڕی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە بین و لە بەشی دڵنیایی جۆری دێین فیدباکەکەینەوە. لە دوای ئەوەی کە بەشی فیدباکمان کردەوە ئەشتوانین ڕاستەوخۆ لینکی فیدباک لێرە داخڵکەین، نەچینە ناو مۆڵپەڕی زانکۆی پۆلیتەکنیک و هەمان شێوە ئەکسێسی مۆڵپەڕی فیدباک بکەین. باشە، لە دوای ئەوەی کە مۆڵپەڕی فیدباکمان کردەوە چۆن بتوانم پرۆسەی فیدباک ئەنجام بەم. من وەکو خوێندکارێک لەو کۆلێجەی کە ئەگەڕێمەوە بۆی کە خوێندکارم تێدا لە هەر بەشێکی زانستی بێ، لە هەر کۆلێجێک بێت، ناوی کۆلێجەکەی خۆم هەڵەبژێرم، بۆ نمونە کۆلێجی تەکنیکی ئینفۆرماتیک. لەم قۆناغا کە خوێندکار ئەگەڕێتەوە بۆ کۆلێجی تەکنیکی ئینفۆرماتیک پێویستە ئیمەیلی زانکۆیەکەی لێرە داخڵکە، ساین ئین تو گوگڵ کلاسڕوم، نێکستێکەکەین، بە ئیجباری داوام لێکە کە ئیمەیلی زانکۆیەکەم داخڵ بکەم. بۆ نمونە من لێرە کە ئیمەیلی زانکۆیی داخڵەکەم، نێکستەکەم. ئەگە تێبینی بکەین ڕێگەمان پێ نایە کە ئیمەیلەکەم داخڵ بکەم، بۆ لەبەرەوەی من خوێندکار نیم، من ئیمەیلی خوێندکاریم داخڵ نەکردووە، بۆیە خوێندکار پێویستە ئیمەیلی تەواوی خوێندکاری خۆی لێرە دابین بکات، پاشان ڕێگەی پێەیە کە داخڵ ببێ. باشە، لە دوای ئەوەی کە وەکو خوێندکار داخڵ بووم، بەشە زانستیەکانم بۆ کاتەوە. بەپێی کۆلێج و پێی مانگاکان، هەر بە کۆلێجێک هەر پێی مانگایە کە داخڵ بوو ناوی بەشە زانستیەکەی خۆی بۆ کاتەوە. بۆ نمونە کۆلێجی تەکنیکی ئەندازیاری کە داخڵ ئەبی ناوی بەشە زانستیەکانی کۆلێجەکەمان پێ پیشانەیە و دواتر ناوی قۆناغەکان. لێرە ئێمە کۆلێجی تەکنیکی ئینفۆرماتیکمان کردوێتەوە، بۆ نمونە داخڵی بەشی ئایتی ئەبین، ئەڵێن نێکست، لە دوای نێکست قۆناغەکە هەڵەبژێرین، لە چ قۆناغێکای ئەو خوێندکارە سەر بە چ قۆناغێکە، بۆ نمونە قۆناغی 2، و پاشان نێکستەکەم. کە نێکستم کرد، ناوی مامۆستایانی ئەو قۆناغە کە هەڵم ژاردووە پێم پیشان ئەیات. باشە، بۆ نمونە ئەم مامۆستا بەڕێزە، ئەمەوێ فیدباک بۆ ئەم مامۆستا بەڕێزە ئەنجام بەم، واتە من خوێندکاری قۆناغی 2 چەند مامۆستایەکمان هەیە لەم قۆناغە، پێویستە بۆ هەموو مامۆستاکان کردداری فیدباک بۆ ئەم بەڕێزانە ئەنجام بین. باشە، یەکە بە یەکە دەست پێیەکەین، گریمان من لەم مامۆستایەوە دەست پێیەکەم، ئەڵێم نێکست. لێرە ئەمە پرسیارەکانە، پرسیاری یەکەم لە 1 تا 5 چەندی بۆ دانی، پرسیاری دووەم بە هەمان شێوە، سێم، چوارەم، هەتاوەکو پرسیاری کۆتایی. لە دوای ئەوەی کە هەڵم بژارد سەبمیت ئەنجام بدەم. بەڵام تکایە لانی کەم ئەبێت لە 1 تا 5 یەکێک لەم پرسیارانە وەڵام بەیدەوە، ئەگینا پرۆسەکە سەبمیت نابێت و داتاکان نانێردرێ. باشە بەڕێزان، و ئاگادار بن نابێت هەموو وەڵامەکان یا 1 یا 5 بێت، واتە ئەم مامۆستایە نابێت هەر هەمووی 1 بەو شێوازی بۆ دانین، و یاخود نابێت هەر هەمووی 5 بەو شێوازی بۆ دانین، بەڵکو پێویستە بە پێی ئاستی مامۆستاکە وەڵامەکانی ئەو بەڕێزانە بیتەوە. زۆر سوپاس، کاتێکی خۆش.